من هەرما بەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەیەوە لەگەڵ میوانەکەم کە میوانێکی گرنگە بەڕێز عامر جابری بەڕێوەبەری ڕاگەاندنی کەشناسی عێراقی کە عێراق بە دوو شاندی جیاواز هەم بە شاندی عێراقی هەم بە شاندی هەرێمی کوردستان بەشداریان کردووە لە لووتکەی کۆنفرانسی کەشوهەوا لە ئیمارات. بەڕێز عامرم کاتت باش زۆر بەخێر بی بۆ کوردستان 24 ئەو لووتکەی کە ئێستا لە دووبەی بەڕێوە دەچێت تا چەند دەتوانێت مەترسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کەم بکاتەوە. مەبەستمە کە زیاتر بڵێم ینی لە دوای ساڵی 2015 کە لووتکەی پاریس بەڕێوە چوو دەگوترێت کە کەم تەرخەمیەک بۆ وڵاتانەوە دیارە بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا. ئەم لووتکەیە دەتوانێت چی بکات؟ بناوێ خدای گەورە و مێرەبانی سەرەتا سڵاو و ڕێزم بۆ بەڕێستان و بۆ هەموو تەواوی کارمەندانی کوردستان 24 هەیە بۆ بینەرانیشە لە ڕاستیدا ئەو کۆنگرەیە کە ڕووداوێکی جیهانی گەورەیە لە سەر ئاستی جیهان لە دووبای بەڕێوە دەچێت لە وڵاتی ئیمارات ئامە تاوکەری کۆنگرەکانی پێشوویەکە لە ساڵانی ڕابردوودا بەڕێوە چوو لە وڵاتانی دیکە وەکو شەڕەمشێخ و ناوچەکانی دیکەی پاریس و ئەو جیانە. ئامە کۆنگرەیەکی زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە سەر ئاستی جیهان لەلایەن بەرپرسانی جیهانەوە سەرکردەکانی جیهان کە من لەو باوەڕدام کە 193 کەس تێیدا بەژەر سەرکردەی جیهان بەشدارن و ئەمە جگە لە سەرکردەی ڕێکخراوەکان و کەسانی پسپۆڕ و شارەزایان و ئەوانەی تایبەتمەندن لە بواری کەشوهەوا تێیدا بەشدارن. لە ڕاستیدا کۆنگرای 28م لەلایەن ئەو لایەنانەوە بەڕێوە دەچێت کە وڵاتان پێشتر تێیدا واژویان کردووە لە ساڵی 1992. ئەم کۆنگرەیە هەستی بەوە کردووە کە هەندێک تا ڕەدەیەک پابندی نەبووە، هەروەها دەیانەوێت لەو کۆنگرەیەداش کارێک بکەم بۆ بەرەو پێشبردننی پشتبەستن زیاتر بە وزەی نوێ بووەوە و هەروەها پشتکردن لە غاز و لەو سوتەمەنی ئەوانەی کە کاریگەریان لەسەر بەرگەهەوە هەیە و بۆ کەمکردنەوەی هەروەها پشتبەستن بە وزەی نەوتی. ئەمە بەژاریکردنی وەزارەتی نەوتی عێراقی و هەروەها دامەزراوەکان دیکەی عێراق هەروەها دەستە کەشناسی هەروەها چاودێری کەشەوە بوومە لەرزە و بە ئامادەبوونی ژمارەیەکی بەشدار بووان لە ناوچەی هەرێمی کوردستان. ئەمە ئامادەکاری باش بوو بۆ چاوتێکردنی ئەم پەیوەندیە لەو کۆنگرەیەدا چۆن دەبێت بە تایبەت ئەگەر تۆ وەکو عێراق وەڵام بدەیت توانی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا زوو لەسەر عێراق دەرکەوتون. عێراق لەکوێی پلانەکانی بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی گۆڕانکاری کەشوهەواوە هەیە؟ لە ڕاستیدا ئێمە پێشتریش لە کۆنگرەکانی دیکەدا باسی ئەوە کراوە کە پێویستە عێراق هەنگاو بنێت بەرەو پشتبەستن بە وزەی نوێ بووەوە، چونکە لە ڕاستیدا دەستپێکی کۆنگرەکە ئاماژە بەوە دەکات کە بەو ئاراستەیە دەکات کە پێویستە هەموو وڵاتان زیاتر پشت بە وزەی نوێ بووەوە بباستن و لە دیراسەتەکانیشدا لە توێژینەوەکانیشدا ئەوە دەرکەوتووە کە داوا کراوە کار بکرێت، داوای کار پێکردن بە وزەیە بکرێت، چونکە یەکێکە کە بەڕای من لە یەکێکە لە کاریگەرترین ئەو لایەنانەی کە دەکرێت ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەش و هەوا ببنەوە و هەروەها پێویستە پلانی استراتیژیش لەو کۆنگرێدا بخرێتە ڕوو. عێراقی پلانێکی استراتیژی هەیە بۆ کەمکردنەوەی گۆڕانکاریەکانی کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە عێراق چۆن ڕێگری لێ دەکات؟
لە ڕاستیدا تا ئەم ساتە کە من پێویستە لەسەر حکوومەتی عێراق کە کار بۆ ئەو بابەتە بکات بە جددی بیر لەو بابەتە بکاتەوە چونکە عێراق خەریکە دەچێتە قۆناغی زۆر خراپەوە لە ئەنجامی گۆڕان کاریەکانی کەش و هەوا تا ئێستا هیچ پلانێکیش نییە بۆیە ئێمە پێویستە لەسەر ڕێکچکەی ڕاست و ڕەوان بچین و لەو کۆنگرە جیهانیانەدا ئامادە بین و گوێ بۆ خواستی سەرکردەکانی وڵاتان و جیهان بگرین بۆیە ئامادەبوونی عێراق لەو کۆنفرانسانەدا کە پێویستە عێراق بەڵێ عێراق ئامادەیە کە هەموو پابندیەکان جێبەجێ بکات و نەک ببێتە تەنیا واژووکردنێک لەسەر کاغاز و لە واقعدا شتێک ببینین کە ڕوو دەدات لە عێراق کە بەڵێ عێراق بە پیر ئەم داواکاریانەوە دەچن و هیوادارین وڵاتی عێراقیش ئەم جارە جددی بیت بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران و لە جێبەجێکردنی هەموو ڕاستپاردەکانی ئەو کۆنگرەیە و ئەو دەرەنجامەکانی ئەو کۆنگرەیە کە دەربچێت بۆ ئەوەی ئەمەش لە پێنا و پارێزگاریکردن لە جیهانی مرۆڤاتی و مرۆڤەکان لە داهاتوودا هەروەها کەمکردنەوە کاریگەریەکانی سەر گۆڕانی کەشوهەوا لەسەر ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی و مرۆڤ ینی خۆتان دەزانن مەترسیەکانی وشکە ساڵی چەندە لەسەر عێراق ئایا حکوومەتی عێراق هیچ پلانێکی گشتگیری هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی وشکە ساڵی هیچ چارەسەرێکی ڕیشەی لەبەردەستە؟ لە ڕاستیدا بەڕێزیم ئێمە ئەو بابەتە هەمیشە ئێمە وەکولانێکی ڕاوێژکاری لە دەستەی گشتی کەشناسی هەمیشە لایەنە پەیوەندیدارەکان هۆشداریان پێدەدەین و دابەزراوەکانی دەوڵەت ئاگادار دەکەنەوە لە بەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا بۆیە پێویستە لەسەر دەوڵات کە کاری جددی بکات تایبەت بەو مەوزوعە بەو بابەتە چونکە وشکە ساڵی یەکێکە لە دۆسیە هەرە بەترسیدارەکان و پێویستە پلانی استراتیژی ڕاستەقینە هەبێت کە کار لەسەر ئەم دۆسیە بکات و هەروەها بۆ ئەو مەبەستەش پێویستە وەرکشۆپ ئەنجام بدات وەرشە ئەنجام بدات پێویستە کۆنگرە بەڕێوە ببات پێویستە لە کۆنفرانسەکاندا خۆی ئامادە بێت ئەوەش بەڵام ئەوەی تا ئێستا بینی ومانە ئەو ڕاستی نیشانداوە کە ئەو کۆنگرانەی لەو بارەدا لە عێراق بەڕێوە چوونە تا ئێستا سەرکەوتو نەبوونە هەڵباتە بۆچی ئێمە هەمیشە دەڵێن کەشوهەوا زۆری لە عێراق سەندوتەوە ئەمەش چونکە هۆکارەکەی وەڵامەکەی وازەحەکانێک لە دامەزراوەکان زۆر کەم تەرخە من لە جێبەجێکردنی ئەوەی یاخۆت بە هەندوارگرتنی مەترسیەکانی ئەو دیاردە مەترسیدارە و پێویستە پارێزگاری لە ژینگە بکرێت پارێزگاری لە ڕژەی ئاو بکرێت پارێزگاری لە ژینگە ژینگە بکرێت جاچە ژینگەی ئاوی یاخۆ توشکانی و هەروەها پێویستە گرنگی زیاتر بەو بابەتە بکەین و داواش لە دەوڵەتی سەرۆکوەزیران دەکەین کە هەموو هەوڵێک بدات بۆ ئەوەی لەو جۆرە کۆنگرادا هەمیشە ئامادە بێت و پابەندی ئەو ڕاستپاردانە بێت کە لە کۆنفرانسەکان دەردەچن بۆ ئەوەی کاریگەریەکانی مەترسیداری سەر عێراق ژینگەی عێراق کەم بکرێت. زۆر باشە بەڕێز جابری زۆر باس لە مەترسیەکانی بە بیابانبوون دەکرێت لە عێراقەمە تا چەند مەترسیەکی جددیە؟ تحصير تصحر يعني لو مەبەست بە بیابانبوونە بەڵێ بە بیابانبوون بەداخەوە بەڵێ بەداخەوە زۆر کە بە بیابانبوون ڕوبەرێکی زۆر فراوانی گرتوتەوە ئەمەش لە ئەنجامی کەپتەرخەمیەکی وازەحا هەروەها گۆڕینی ناوچە کشتتوکاڵیەکە شوێنە کشتتوکاڵیەکان بۆ شوێنی نیشتە بجێبوون ئەمە کارەسەرێکی زۆر گەورەیە چونکە یەکەم جار ئێمە بە بیابانبوونمان هەیە ئێمە بیابان خومان هەیە لە سروشدا خۆی هەیە ئەوە بەڵام بە بیابانبوون شتێکی نوێیە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەوەی کە ئێستا ڕوودەدات بۆ گۆڕانکاریە کەشوهەوەکانی کەشوهەوا چونکە خواستێکەیە بۆ چواندنی
پێویستە خواستە بێت بۆ چاندنی دار و درەخت بۆ پارێزگاریکردن لە ژینگە و ئێمە ئەوە لە بەهانتوار ناگرین و لە بەرچاو ناگرین و ئێمە دەچین زەویە کشت و کاڵیەکان دەکەینە شوێنی نیشتە جێبوون ئەمەش کارەسەتێکی زۆر گەورەیە بۆیە پێویستە من جارێکی تکەش دەگەڕێمەوە دەڵێمەوە بابەتی ئاو و بابەتی بە بیابانبوون دوو دۆسیەی زۆر گرنگن و زۆر بەترسیدارن کە پێویستە سەرۆک وەزیران کار بەو ئاراستەیە بکات و بۆ ڕێگریکردن و بەو هیواشین کە بەدەم داواکاریەکەی ئێمەوە بهێت و کاتێک لیژنەی کاتێک سەردانی لیژنەی نەتەوە یەکگرتووەکانمان کرد و ئەوان هاتن بۆ لای بۆ ناوچەکانی باشوور و بینیان کە پلەکانی گەرمە گەیشتونە سەروی 50 پلەی سەدی ئەمە کارەساتێکی گەورەی ئەم کارەساتانەی تۆ باسیەکەی و مەترسیانە بێگومانەوە گەیاندووتانە بە حکوومەتی عێراق حکوومەتی عێراق تا چەند ڕژدە لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیانە لە وڵاتەکەدا ئەوە هەر لە ڕاستی ئێستا سیر کە لە عێراق سوورە لەسەر هەروەها 150 کەس لە عێراق لە دوبەی ئەنجا ئامادەن من باوەڕم وایە کە ئەم جارە ئەوان جدیەتیان پێوە دیارە کە هەنگاوی داهاتووی نوێیان هەنگاوی استراتیژیان هەیە بۆ ئەو بابەتە و ئێمە هیوامان وایە کە بەرەو بەو ئاراستەیە لەمە دووە پەنا بەخدا هەنگاو دەنێن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە و کەمکردنەوەی ئەو کاریگاریانە لە سەر ژینگەی عێراق هەروەها ئەو شکە ساڵیە و کەمبوونی ئاو پەنا بەخدا هیواز دارین لە خودداش دەپاڕێنەوە کە ئەوان بەڕاستی وەکو یەک تیم کار بکەن بۆ خزمەتکردنی ئەو وڵاتە و پارێزگاریکردن لە ژینگەی ئەم وڵاتە باشە بەڕێز عەمر بۆ هۆکارانەی کە باسمان کرد کۆچی ژینگەیی لە عێراق دروست بووە ڕووی داوە لە ڕاستیدا بەڕێزم ئەگەر لێرە وشکە ساڵی هەبێت لە ناوچەکانی هۆڕاوەکان و ناوچە گوندنشینەکان هەڵبەتە کە هەندێک لە هاوڵاتیان ڕویان لە شارەکان کردووە چونکە وەک دەزانین سەرەت و سامانی ئاژاڵیان بەست بەهەدەر چووە ئەم کۆچەش کێشەیەکی گەورەت بۆمان دروست دەکات کێشەیەک لە ژینگە دروست دەکەن کێشەیەک لە تەندروستی دروست دەکەن کێشەیەکیش لە ئابووری دروست دەکەن ئەمە سێ هۆکارن کە کاریگەری زۆر گەورەیان دەبێتن بەهۆی کۆچی هاوڵاتیان لە گوندەکانەوە بۆ شارەکان چونکە ئەم گۆڕانکاریە کاریگەری زۆریان دەبێت لەسەر ژینگەی وڵات لەسەر تەندروستی وڵات لەسەر ئابووری وڵات لەسەری بە بیابابوونیش بۆیە پێویستە چارەسەر بکرێت و کاری جدی لەو پێناوەدا بکرێت بۆ ئەوەی خزمەتی ئەو وڵاتە بکرێت چونکە بلابری ئەوەی کە ئێمە سەیری هەندێک شتی لاوەکی بکەین بابەتی لاوەکی بەڵام ئەو بابەتە بابەتی گرینگم بەڕاستی بابەتی وشکە ساڵی بابەتی ئاو پەیوەندی تەنیا بە چەند کەسێکەوە نییە پێویستە ئاوڕێکی لێ بدرێتەوە پەیوەندی بە ژیانی مرۆڤاتی لە هەموو سەرانسەری عێراق هەیە باشە ئەی لەبارەی دۆخی ڕووبارەکانی عێراق دیجلە و فرات ئەوان دۆخیان چۆنە ئاستی ئاوەکەیان کەمتر بووەتەوە ئەوەش ئەو بابەتە پەیوەندی بە سەرچاوە ئاویەکانەوە هەیە ئەوە بەڵام ئێمەش دەتوانین هیوادارین هیوای خوێرمان هەیە کە هاوکاریەک لە نێوان هەموو لایەنێکدا هەبێتن بۆ ئەوەی ئاوەی دێتە ئەم وڵاتە چ ئاوی باران یاخۆت لە لافاوەکان یاخۆت لە سەرڕێژەکان هیوادارین سوودی لێوەربگرێت لە شوێنە ڕوو لە شوێنە گشتیەکان بکەن شوێنە بەبەستدارەکان بکەن بۆ ئێمەش ئیستفادەی لێ بکەین بەڕێز عامر پرسیاری کۆتاییت لێکم هیوادارم وەڵامێکی دڵخۆشکەرمان پێ بڵێ زانیاریتان لەبارەی پێشبینیەکانی کەش و هەوا هەبێت هیچ شەپۆلێکی نوێی بارانبارین عێراق و هەرێمی کوردستان دەگرێتەوە وەک شارەزایەک ئەگەر پێمان بڵیت
لە ڕاستیدا تا بۆ وەڵامداناوی پرسیارەکەت من بیرم بکەوتەوە شتێکی دیکە بۆ ئەوەی لە بینینەکەم تا ئێستا لە ئەنجامی پەیوەندیەکانم لەگەڵ بەشی کەشەوە بەر لە کەمێک لە ڕاستیدا پێشبینی دەکرێت کە حالەتێکی کەشەوە لە ڕۆژی چوارشەمەی داهاتوو لەوانەیە هابێت واتە پێشبینیە ئەمە بەڵام بارانبارین و دابەزینی پلەکانی گەرمە پێویستە ئەو دوو ڕۆژە چاوەڕێ بکەین لە بەشی کەشەوە بۆ ڕۆژی چوارشەمە پەنا بەخدا گۆڕانکاریەک بەڕێوەیە ئینشاءالله زۆر سپاس دەکەم سپاس بۆ زانیاری و ڕوونکردنەوەکانت بەڕێز سامر جابری بەڕێوەبەری ڕاگەاندنی کەشناسی عێراقی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس.